لە پرسێکی گەرمی ڕۆژ پرسێکی سیاسی ڕۆژ دەکەین کە بابەتێکی گەرمی ڕۆژە هەم پەیوەندیدار بە ژیانی هاوڵاتیانەوە و هەم پەیوەندیدار بە بابەتە سیاسیەکان و ڕێککەوتنە سیاسیەکانیش پرسیال بژارنی پەرلەمانی کوردستانە هەڵبەتە یەکێتی نیشتمانی کوردستان و بەشێکی زۆری لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان سوورن لە ئەنجامدانی هەڵبژاردن لە وادەی خۆیدا ئەمە لە کاتێکدا تەواوی وڵاتانی دراوسێ و هاوکات بەشێکی زۆری وڵاتانی جیهانیش جەخت لەوە دەکەنەوە کە پێویستە هەڵبژاردن لە وادەی خۆیدا ئەنجام بدرێت. ئەم بابەتە گفتوگۆ دەکەین ئەمە لە کاتێکیشدایە کە ئەمڕۆ ئەنجومەی سەرکردایەتیەتی سەبارەت بە ئامادەکاریەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە قسە گفتوگۆ تایبەت بە چۆرەتی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکەن. ئەم بابەتە گفتوگۆ دەکەین ئایا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە وادەی خۆیدا دەکرد و سیناریۆکان بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یاخود دواخستنی پەرلەمانی کوردستان هەڵبژاردنەکەی چی دەبێت و بە شێوەیەکی گشتی لە ئەگەری ئەنجام نەدانی چ کاریگەریەکی دەبێت بۆ بۆچوونی لایەنە سیاسیەکان و هاوکات وڵاتانی زلهێزی جیهان لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردن چی ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دەژات ساڵح ڕاوێژکاری هەڵبژاردن کە ڕاستەوخۆ لە ستودیۆی بەیانی کورسات نیوز بیانە کاک نەژات سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتی. نەژات بیانیت باش بەخێر بێ ژیانی ئێوە هەموو بینەرانی بەڕێزش باش. زۆر سپاس. هەڵبەتە بەشێکی زۆری لایەنە سیاسیەکان سوورن لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لە وادەی خۆیدا. ئەم بۆ چوونە و ڕازی نەبوونی لایەنێکی سیاسی سەرەکی لە ئەوەی کە پێویستە هەڵبژاردنەکە دوا بخرێت چی لە بارودۆخی هەڵبژاردن دەگۆڕێت؟ بەڵێ هەڵبەتە ئاشکرایە لای بەڕێستان و لای بینەرانی بەڕێزیش کە هەڵبژاردن بۆ خۆی پرۆسەیەکە چوار قۆناغە. قۆناغی یەکەم خۆ ئامادەکردنە کە کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان بابەتە هونەری و یاسایی و ئەوانە هەموو لە کۆڵەکاتەوە ئامادەکاری بۆ بکات. قۆناغی دووەم قۆناغی هەڵمەتی هەڵبژاردنە کە ئەویش مانگێکە 40 ڕۆژە 15 ڕۆژە ئەوەش دیسان کۆمسیۆنی باڵا ئەو ماوەیە دەستنیشانەکات. قۆناغی سێم ڕاگەیاندنی دەرەنجامەکانە و قۆناغی چوارەمیش ڕاستاندنە لەلایەن دەسەڵاتی باڵاوە بۆ کۆی دەرەنجامەکان. ئێمە ئێستا تقریبان لە ئەو قۆناغداین کە بچینە قۆناغی یەکەم تەواو بووە ئامادەکاریەکانی کۆمسیۆن هەموو ئامادەکاریەکی کردووە لەو ماوە کەمەشدا کە بۆ خۆتان دەزانن کە کۆمسیۆن 6 مانگی پێویستە بەڵام لەو ماوەیەدا توانیان کۆمسیۆن توانیان هەموو ڕێکاری یاسایی و هونەری و لۆجستیەکان هەموو ئامادە بکەن. قۆناغی دووەم ئێستا وردەوردە خەریکە چینە قۆناغی هەڵمەتی هەڵبژاردنەوە لەبەرەوەی هەڵبژاردننی ئەزممویش جێبەجێکرا. بەڵام بێگومان لە ئێستادا کێشە هەیە بۆ پرۆسەکە یعنی هەڵبژاردن پرۆسەیە و قۆناغە ینی گرێوی لەسەر ناکرێت بەڕاستی دەبێت ئەو لایەنانی کە بەشداری کۆی پرۆسی هەڵبژاردنەکان دەکەن ئامادەکاریان هەبێت و لە ئێستادا گرفتێکی گەورە دروست بوو بۆ پرۆسەکە. بەڵام لەگەڵ ئەوەشدا کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق هەتا ئێستا بە هیچ شێوەیەک دانی بەوەدا نەناوە کە بڵێت هەڵبژاردنەکان یەک ڕۆژش دواخی بۆ ئامادەکاری لایەنەکانیش ئامادەکاری زوربەی لایەنەکان ئامادەکاریان کردووە بۆ پرۆسەکە. بەڵێ کاک نەژات لێپرسەوانی باڵای کۆمسیۆن لە چەندین بۆ نەداتە ئەشیدیان کردوەوە لەوەی ئامادەکاریەکان بەردەوامە و جەخت لەوە ئەکەنەوە کە پرۆسەیەکی پاک و بێگەر بەڕێوە بچێت. بەڵام ئەمەش لە کاتێکدایە کە بەپێی دوایین لێدوانی بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان دەڵێت کێشەی تەکنیکی هێشتا ماوە یاخود هەڵبژاردن دوا بخرێت چەند مانجێک باشتر لەوەی کە هەڵبژاردنێک بەڕێوە بچێت کە جێی گومان بێت بۆ چوونە لەو بارەیەوە. بەڵێ بەڵێ کاک ئاکاماوزام فەرموود نەژات من نەوزادم کاک نەوزاد بەڵێ بەڵێ سەرۆکی هەرێم ئاگادارین ئەوەی فەرمووە کە پیان یعنی پارتی دیموکراتی کوردستان بە بەڕوونی بێڵین غوبنێک لەلایەن دروست بووە ڕژبینێک لەلایەن دروست بووە ئەوان خۆتان زان باسی ئەویان کردووە کە ئێمە بەشداری ئەم پرۆسەیە ناکەین ینی بە شێوازێکی کە دەریانخستووە. ئەگەر بینی بێتان لە 21 نەورۆزە بینیمان بەڕێز دڵشاد شاب باسی ئەوەی کرد یعنی تقریبان ئەمە بۆ چوونێکی نوێتر بوو وتی ئێمە نەمانوتەوە بەشداری کۆی پرۆسی هەڵبژاردنەکان ناکەین یاخود بایکۆتی ئەەکەین ئێمە وتومانە کۆمەڵێک مەرجمانەیە یاخود کۆمەڵێک تێبینیمانەیە بەڵێ کە تێبینەکانمان جێگا بکەنەوە. بەڵام کاگەی ئاکام ینی بیرمان نەچێت ئێمە هەڵبژاردننی بە مەرج لە هیچ وڵاتێکانیە لە هیچ لە دنیا نییە بڕات هەڵبژاردننی بەم چکە هەڵبژاردن دەستەبەرکردنی مافی تاکە ئێستا لە هەرێمی کوردستانیش ئەمە ڕێزگرتنە لە ئیرادەیش دواخراوە کاک نەوزاد بڵێ ڕێزگرتنە لە ئیرادەی 6 ملیۆن کەس بەڕاستی
ئەوان داوای ئەویان کردووە کە کۆمەڵێک تێبینی و مەرجی خۆیان هەیە کە تا ئێستا ئەمە قسە باسی لەسەرە بەڵام دوێنێ سەرۆک باڵ لە دیداری هەشتمینی سلێمانی لە زانکۆی ئەمریکی باسی ئەوەی کردوتی ئێمە کەس داوای گفتوگۆی لێ مانای وایە ئێمە ئامادەی گفتوگۆین بۆ چارەسەری ئەم بابەتانە جاری کرد من لەم شوێنەوە لەم کەناڵە بەڕێزەوە باسی ئەوم کرد کەوتم یعنی دەکرێت ئەم بابەتانی کە پارتی باسی ئەکات ئەم غوبنەی کە لای هەیە ئەم ڕژبینی کە لای هەیە تێبینیە مەرجە هەرچی هەیە باسی ئەوە ناکەین شەرعیە یا شەرعینیەوە خۆیان دەیزانن ئەکرێت پرسیارەکە ئاراستەی پارتی دیموکراتی کوردستان بکرێت بەڵام ناکرێت پرۆسی هەڵبژاردنەکان کاگاکان بکرێتە بارمتەی حیزبی یاخود بکرێتە کارتێکی فشار چونکە وەکو باسم کرد ئەمە دەستە بەرکردنی مافی تاکە هاوڵاتی دەنگدەر لە هەموو دنیا بۆ 4 ساڵ ئەم متمانەیە ئەبەخشێت بە نوێنەرەکانی خۆی بۆیە 4 ساڵەکەت یعنی بەڕاستی 2 ساڵ تێپەڕی کردووە بەسەریە کە ئەم پرۆسەیە دەبوو 2 ساڵەمە پێش ئێستا ئەنجام بدرایە بەڵام جەنابتان نەزان کە دواخرا یعنی بە بۆنەی سکاڵاکان لە دادگای فیدراڵی و تا ئێستاش ئەم پرۆسە یعنی 4 مەرشومی بۆ دەرچووە حەق هەیە ئەو لایەنانە ڕێز بگرن لە واژۆی مەرشومەکانی بەڕێز سەرۆکی هەرێم کە جەنابیشان هەر لە پارتی دیموکراتی کوردستانە بۆیە یعنی پرۆسەکە من پێم وابێ بەڕێوە دەچێت زۆر بە ئاسانی باشە بۆ چوونی جیاوازەیە سیناریۆی جیاوازەیە بەشێک لە لایەنە سیاسیەکان دەڵێن کە پارتیش بەشداری هەڵبژاردن دەکات بەڵام جارێ ڕەنگە نێوێت لە ڕاگەاندنەکانەوە باشکرا ئەمە بڵێت و بەشێکی دیکە دەڵێن بەبێ بەشداری نەکردنی پارتی دیموکراتی کوردستان هەڵبژاردنیش دوا دەخرێت سیناریۆی جۆرا ینی جیاوازتریش هەیە بۆ چوونی بەڕێستانە سەر کۆی سیناریۆکان بۆ بەڕێوچوونی پەرلەمان چیە؟ بەڵێ وەکو باسم کرد پارتی غوبنێک لە لای دروست بووە ڕژبینیەک لە لای دروست بووە بەڵام ئەمە کۆتایی دنیا نیە بەڕاستی ئێمە ئەگەر سەیری پارتی داد و گەشەپێدانی تورکیا بکەین لە سیوێکی سێ چەند ڕۆژێک پێش ئێستا هەڵبژاردننی شارەوانیەکان کرا ینی ئەم پارتە زیاتر لە 20 ساڵە لەسەر حکومە بەڵام ئێمە بینیمان دەنگەکانی دەم پارتی بە چ شێوازێک هەڵکشان و توانیان پارتی داد و گەشەپێدان بە پاشا بێنن یاخود پارتی گەلی کۆماری چۆن پێشکەوت و دەنگەکانی بەرەو هەڵکشان ڕۆشت و پارتی داد و گەشەپێدانیان بە پاشا هێنا ینی ئەمە کۆتایی دنیانی ئەگەر ڕێژەی دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان یاخود ڕێژەی کورسیەکانی لە ئەنجامی کۆی ئەم پرۆسەیە چەند کورسیەک چەند دەنگێک کەم بکات ئەمە کۆتایی دنیانیە و حەقەیە یعنی هەڵبژاردن نەکرێتە بارمتەوە هەڵبژاردن دەستەبەرکردنی مافی تاکە یعنی تۆ ناکرێت هیچ کەسێک ئەم مافەی نییەکە ئەم مافە لە دەنگدەر زەوت بکات و بیسێنێتەوە ئێمە ئەگەر لە بیرمان بخوالی خۆشببوو جەنابی مامجلال خوالی خۆشببوو جەنابی کاکنەوشیروان بە هیچ شێوەیە بۆ یەک ڕۆژش لەگەڵ دواخستنی پرۆسی هەڵبژاردنەکاندا نەبوون بۆیە یعنی بۆ پارتی دیموکراتی کوردستان کە حیزبێکە ڕیشە و قوڵایەکی لە نێو تاریخی کووردا هەیە هەر بۆ خۆیان یعنی حەق هەیە ئەم دەستەبەری ئەم مافە بکەن بۆ خەڵک وە ئامادە بن لە پرۆسی هەڵبژاردنەکانە بەشدار بن و ئەو تێبینی و ڕەخنە و قسە و باسانەشی کە هەیەە لەسەر کۆی پرۆسەکە یاخود بە شێوازێک باسی ئەوەکەن کە ئەم پرۆسەیە پێشتر دیزایانی بۆ کرابێت یا هەر جۆرە دەستی وەردان ینی کۆبنەوەی باسمان کە جارێک کرد لە کۆبنەوەی لوتکەی حیزبەکانە وەکو دوێنێ جەنابی سەرۆک باڵ باسی کرد ئێمە دەرگای و توێژماندا نەختووە دەکرێت لە کۆبنەوەی لوتکەی حیزبەکان ئەم بابەتانە کە یعنی هەڵبژاردن پرۆسەیە دەکرێت توێژی لەسەر بکرێت و ئەم بابەتانە ڕێکەوتنی لەسەر بکرێت چکە دوجار ئەمە هەر لە دەسەڵاتی کۆمسیارانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان هەیە ئەگەر باس لە دواخستنی ئەم پرۆسەیە بکەن و جاری کەش ئەگەر دوا بخرێت دەبێت پێویستە بە پێی یاسا سەرۆکی هەرێم جاری کە مەرسومێکی تر دەربکاتەوە. بەڵێ کاک نەوزاد هەماهەنگی لایەنە سیاسەکان و بە تایبەتی حکوومەتی هەرێم لەگەڵ کۆمیسیۆن چۆنە بۆ سەرخستنی پرۆسەکە و بەڕێوەچوونی لە وادێشی دیاری کراوە. حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان لەگەڵ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان تەنسیقێکی باشیان هەیە پەیوەندێکی باشیان هەیە خۆشتان دەزانن کە سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق کووردە و لە پشکی یەکێتی نیشتمانی کوردستانە و هەماهنگێکی باش لە نێوانیانە هەیە و هەماهنگی بۆ ئەم پرۆسەیە بە تەواوی کراوە وەکووەر لە سەرەتاوە باسم کرد سەرجەم ئامادەکاریەکان بۆ ئەم پرۆسەیە ئامادەکراوە تەنها بڕیاری سیاسی ئەوە ماوە کە ینی ئایا پارتی دیموکراتی کوردستان هەر بە تەواوی نایەتە کۆی ئەم پرۆسەیە و بەشدار نابێت یاخود ئەمە فشارێکە بۆ ئەوەی بڕێک لە دەستکەوتەکانی خۆی لەم نێو ئەم پرۆسەیەدا جێ بکاتەوە یاخود ئەو تێبینی و مەرجانی کە هەیەی جێگای بکاتەوە. باشە وەک ڕوونا لەسەر ئاستی وڵاتانی جیهان وڵاتانی دراوسێ داوا دەکرێت کە ئیتر هەڵبژاردن لە وادەی خۆیدا ئەنجام بدرێت ئەگەرنا قەواری هەرێمی کوردستان دەچێتە ژێر مەترسیەکی گەورەوە ئەگەر بێت و ئەم داواکاریە جێبەجێ نەکرێت چ کاریگەریەکی لەسەر هەرێمی کوردستان دەبێت؟
میرەبانخان ئێمە دەزانین یعنی ئەم پرۆسەیە کۆمەڵێک جیاوازی هەیە ینی بەڕاستی ئەمە یەکەم جارە یەکێتی ئەوروپا لەسەر هێڵ بێت کە هانمان بدات بۆ ئەوەی ئەم پرۆسەیە بە ئەنجام بگەێنرێت وە نەتەوە یەکگرتوەکان بە هەمان شێوە و ڕێکخراوەکانی بیانی هەرهەمویان تەنانەت دوێنێ لە سەرۆکی کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا کە بەڕێز مەسعود بەرزانیشی بینیوە هانی داون و داوای کردووە دە ڕۆژ پێش ئێستا باڵێزی ئەمریکا بە هەمان شێوە بەڕێز سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی بینیوە و تویتێکی کردو و بازم کە جارێکی پێشوش لە تویتەکەی خۆی باسی ئەوەی کردووە کاگاکەم کە ئێمە هانی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێممانیاوە بۆ ئەوەی ئەم هەڵبژاردنە بکرێت یعنی بۆ ئێمە ئەگەر بێگانەکان یاخود ئەوانەی کە ڕاوێژکارن لە هەرێمی کوردستانە بەرژەوەندی سیاسی و ئابوووریان لە هەرێمی کوردستانە هەیە هانمان بدەن بۆ ئەوەی پرۆسەیەکی دیموکراتیانە کە دەستەبەرکردنی مافی تاکە بە ئەنجام بگەێنین ئێمە خۆمان بۆچی ئەمە نەکەین ینی بەڕاستی دواخستنی پرۆسەکە بەڵێ زیانێکی گەورە دەرەق بە پرسیارەکەی جەنابەت زیانێکی گەورە بە هەرێمی کوردستان دەگەێنێت هەتا قۆناغی نەغڕۆبوون لەبەرەوەی ئێستا ئێوە دەزانن بۆشایی سیاسی و یاسایی دەستوری دروست بووە و سەرجەم دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە لێواری مەرگدان هەندێکیان هەر وەستێنراون بە بڕیاری دادگای فیدراڵی و ئەگەر بێت و ئەم پرۆسەیە بە ئەنجام نەگەێنرێت یعنی گریمانەی ڕەنگە نەرێنی تر بە دوای دابێت لەلایەن دادگای فیدراڵیەوە کە کاریگەری یەکجار خراپی دەبێت بۆ قوارەی هەرێمی کوردستان کە ئەمە بە خوێن و تەسیە و فیداکاری سەدەیەک لە خوێنی ڕۆڵەکانی ئەم میلەتە دروست بووە ئەگەر هەڵبژاردن ناکەی چی ئەەکەی دیانی بەڕاستی میرەبانخان ئێمە بیرمان نەچێت لە هەر وەکو لە سیوەکی سێی ساڵی ڕابردوو ئەم ساڵ ببورن لە تورکیا و لە باکووری کوردستان ئەوە هەڵبژاردن بوو جارێکی کە نوێنەری کوردەکانی بردەوە پێشەوە بردە ئاستی ئەوەی کە بتوانن لە مەحافلی دەولی بتوانن لە پەرلەماندا کۆکی لە خوشکوبراکان بکەن لە باکووری کوردستان کە زیاتر لە هەشتا سەرۆکارەوانیان بە هەڵبژاردن بە پرۆسەیەکی دیموکراتی بردوێتەوە بۆیە دەکرێت یعنی ئەم پرۆسەیە وەک پرۆسەیەکی دیموکراتی کە هەر بۆ خۆی هەڵبژاردن یەکێکە لە بنەماکانی دیموکراتی سیر بکرێت نەک بکرێتە بارمتەی سیاسی و کارتێکی فشار. بەڵێ کاک نەوزاد لە ئێستا پشتیوانی و هاوکاریەکانی کۆمەڵی نێودەوڵەتی بۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق چۆنە؟ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق هەماهەنگێکی باشی لەگەڵ یەکێتی ئەوروپا و لەگەڵ نەتەوە یەکگرتوەکان هەیە و ئەوان هەر چەند مانگێک پێش ئێستا بە تایبەت نەتەوە یەکگرتوەکان هاتنە سەر هێڵ ئامادەی خۆیان دەربڕیوتیان ئێمە ئامادەین هەموو جۆرە هاوکاریەکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بکەین بۆیە ئەم پرۆسەیە جیاوازتر دەبێت لە پرۆسەکانی پێشووتر کۆمەڵێک ڕەهەند و شتی خۆی هەیە کە ڕەنگە کاتی ئەوە نەبێت هەندێکیان باز بکەین ئەگەر نا ئەم پرۆسەیەک دەبێت نەوعی دەبێت هەروەکو پرۆسەکانی پێشووتر کە ئەوانەی کە عێراق سەرپەرشتی کرد دەبێت یەکێک لەو خەسڵەتە تایبەتمەندیانش ئەوەیە کە عێراق سەرپەرشتی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی ئەم پرۆسەیە دەکات و هەرێمی کوردستانی کردووە بە 4 بازنەی هەڵبژاردن وەکو پێشووتر نییە پاشان مەسئلەی بایۆمەتری و تۆماری دەنگدەران و ئەمانە هەمووی ئامادەکاری بۆ کراوە یعنی ڕەنگە پوختەتر بێت لە پرۆسەکانی پێشووتر. باشە هەڵبەت ئەمڕۆ ئەنجومەنی سەرکردایەتیەکێتی سەبارەت بە ئامادەکاریەکانی هەڵبژاردن کۆ دەبێتەوە ئەم کۆبوونەوانەی یەکێتی نیشتیمانی کوردستان و سۆبوونیان لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە وادەی خۆیدا چ پەیامێک دەگەێنێت بە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان و هاوکاتیش چ وەڵامدانەوەیەکە بۆ تەواوی وڵاتانی جیهان کە داوای بەڕێوەچوونی هەڵبژاردن دەکەن لە وادەی خۆیدا؟ بەڵێ هەروەکو پێشتر هەموو تەبێژی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز سەرۆک باڵ کە لە ماوەی 5 مانگە زیاتر لە 40 جار سەردانی بەغدای کردووە و بە تایبەت لەسەر پرسی هەڵبژاردن کە پرسێکی هەنووکەی و هەستیارە لەم قۆناغی ئێستادا سەرجەم یەکێتی یعنی ئامادەکاری کردووە بۆ ئەم پرۆسەیە و ئامادەیە ئەو بابەتانی کە پێویست بوێت لە کۆمیسیۆن پێشکەشی کردووە و ئامادەی پرۆسەکەیە لەبەرەوەی وەکو باسم کرد ئەمە مافی خەڵکە مافی دەنگدەڕەنگە هەر دەنگدەران قوبوڵی نەکەن کە ئەم پرۆسەیە لەم وادەیەدا زیاتر دوا بکەوێت کە 2 ساڵ تێپەڕی کردووە بە سەروادەی خۆیدا بۆیە پێم وابێ کۆبنەوەکەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەمڕۆژ زیاتر جەختکردنەوەیە لە بەردەوامیدان لە ئەوەی کە ئەم پرۆسەیە بە ئەنجام بگەێنرێت. بەڵێ کاک نەوزاد بە ئەگەری دواخستنی پرۆسەکە دواتر چ کاردانەوەیەکی بێت لەسەر ئاستی ناوخۆ و عێراق و جیهانیش بەشتی بڵێ ئەگەر پرۆسەکە 2 مانگێک یاخود 4 مانگ دوا بخرێت ئەو کاتە ئەم کۆمیسیۆنەی ئێستا ناتوانێت هەڵبژاردنە سەرپەرشتی بکات لەبەرەوەی ئەو تەمەنی کە بە کۆمیسیۆن دراوە ئەو 6 مانگەی کە پێی دراوە لە حوتی ئەوە کۆتایی دێت و ئەگەر دوا بخرێت بۆ مانگێک بۆ 2 مانگ بۆ 4 مانگ ئەو کۆمیسیۆنە ناتوانێت و پرۆسەیە بە ئەنجام بگەێنی ئەو کاتە ڕەنگە ڕوبەڕووی کێشەی کەژە ڕوبەڕووی کێشەیەکی کە ئەبینەوە کە ڕەنگە زیاتر دوا بخرێت پرۆسەکە و بە ئەنجام نەگەێنرێت
و وادەیەکی تر بۆ هەڵبژاردنەکان دەستنیشان بکرێت کە ئەوەش دیارە پێویستە هەم کۆمسیۆنێکی نوێ سەر لە نوێ هەڵبژێدرێتەوە هەم بەڕێز سەرۆکی هەرێمیش مەرسومێکی تر دەربکات کە ئەمەیان بە دووری ئەزانم و من بەڕاستی باسی ئەوە ئەەکەم کە پرۆسی هەڵبژاردنەکان بە ئەنجامەگەیەنرێت لە وادەیە کە کۆمسیۆن دەستنیشانی کردووە. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان، زۆر سپاس بۆ نەژاد ساڵح ڕاوێژکاری کۆمسیۆن یاخود ڕاوێژکاڵی هەڵبژاردن. سپاس بۆ بەڕێستان دووبارە بەخێرهاتن. زۆر سپاس. بەخێر بێ سەرکەوتوو بێ. زۆر سپاس کاکەکە. سپاس.